سەبارەت بە ڕووداوە سیاسیەکان لە عێراقەوە دوێنێ لایەنگرانی ڕوتی سەدر لە بەردەم باڵەخانەی ئەنجومەنی دادوەری عێراق کۆبوونەوەیان ئەنجامدا و گردبوونەوە ئەمە کاردانەوەی توندی عێراقی لێکەوتەوە لە ناوخۆی عێراق لایەنە شیعەکان نیگەران بوون لەلایەکی دیکەوە کاردانەوەی نێودەوڵەتی بە دوای خۆی داهێنا ناکۆکی نێوماڵی شیعە تاکەی درێژە دەکێشێت و پێکەنانی حکوومەتی داهاتی عێراق کەی دەکرێت بکەوێتە سەر ڕێچکەی ڕاستی خۆی. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتانە لەگەڵ بەڕێز فەلاح زەهەبی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان تاوتوێن پرسە دەکەم. بەڕێز زەهەبی ئەگەر لە بەڕێزتان بپرسم کە پێتان وایە ناکۆکی نێوماڵی شیعە ئێستا پەرەی سندووە بۆ چه ئاستێک لە کاتێکدایتر گرنگترین دامەزراوەکانی دەوڵەت خەریکە لەلایەن خۆپیشاندەرانی شەقامی عێراقیەوە کۆنتڕۆڵ دەکرێت؟ سڵاوی تایبەت بۆ ئێوە لە ڕاستیدا ئەو ناکۆکەی کە هەیە لە نێوان شیعە لە نێوان دوو کەسدایە لە نێوان سەدر و لە نێوان مالیکیدایە بەڕوونی هەردووکیان کێشەی کەسیان لەگەڵکتە هەیە کە مێژووی هەیە ئەم کێشەیە و سەدر دەخوازێت کەوا بە هەر شێوازێک پێی بکرێت فشار بکاتە سەر چوارچەوەی هەماهەنگی تاوەکو وا بکات مالکی دەرکاتە دەرەوەی هاوکێشەکان و هەروەها چوارچەوەی هەمانگیش یەک کەس نییە تەنیا مالکی نییە چەندین کەسی دیکەی تێدا هەیە وەکو دەبینی بۆ چوونی هادی عامری و حەیدەر عەبادی جیاوازە لە مالکی و حتا بەم دواییانە دەبینی سەید حەکیم بۆ چوونێکی جیاوازتری هەیە بۆیە هەمویان نەبەستراونەوە بە مالکی و حتا لەو بەیاننامانەشی کە دەیبینی جیاوازیەک هەیە بۆیە ئەم ململانێت توندەی کەوا هەیە ئاماژەیەکە یا بە ئاراستەی توندکردنەوەی مالکی و دەرکردنی مالکیە لە ناو چوارچەوەی هەماهەنگی بە شێوەیەکی گشتی ئەم کێشەیە لە ناو ماڵی شیعەدا هەیە قوڵە و ڕەگوڕشەیەکی هەیە و لە پێشتردا ئەنجام درراوە و کەڵەکە بۆ بەسەرێک تریا تاوکو گەیشتە گرەیەکی توندی ئێستا کەواکردنەوەی ئاسان نییە ئێستا بارودۆخە تەقیوەتەوە لە نێوانیان ناکان ئاڵۆسە باشە بەیاننامەکەی حەشدی شعبی دوێنێ سەبارەت بە چوونی لایەنگرانی ڕوتی سەدر بۆ بەردەم بە ئەنجومەنی باڵای دادوەری کازمی تووڕە کرد. کازمی داوای کردووە کە ئەو هێزانە دەستێوەردان لە کاروباری سیاسیدا نەکەن. پێتان وایە کازمی کۆنتڕۆڵی هێزە سیاسیەکان و گروپە چەکدارەکانی عێراقی پێ دەکرێت؟ نەخێر بەڕاستی و ئەزمموی کەوا هەیە دەبینین کەواک لە کازمی هێرش کرا سەر ماڵەکەی کاتێک ویستیان بیڕفێنن جارێکی دیکە واتە ئاسان نییە بۆ کازمی بتوانێت کە کۆنتڕۆلی پرۆسەکە بکات بە تایبەتی هەندێک خەڵک لە ناو چوارچەوەی هەماهەنگی هەن هەندێک لایەن هەن کەوا فڕۆکەی بە فڕۆکەوانیان هەیە و پێشترشەکەوتە سەر کازمی و حتا هێز ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین کە لاوازن ناتوانن کەوا کۆنتڕۆلی بارودۆخەکە بە تەواوەتی بکەن بۆیە ئەم پرۆسەیە ئەوها بە ئەم ئاڵۆزی ئەوها بە ئاسانی بە حکوومەتی عێراقی چارەسەر ناکە هەر لایەنێکە وڵدا خۆی بپارێزێ و حەوڵەدات کە ئەو کارتی لە دەستایەتی بەدەستی بێنێت دژی ئەوەی دیکات چونکە هەر باشە ئەو دوولایەنە شیعەیە کە ئێستا ناکۆکی لە نێوانیان هەیە خاوەن هێزی چەکدارن گروپەکانی سەرایە سەلام و لەلایەکی دیکەوە حەشدی شعبی کە زۆر جار لە ڕێگەی نمایشی هێزەوە کۆنتڕۆلی شەقامی سیاسی عێراقیان کردووە. پێتان وایە لە ئەگەری بەردەوام بوونی ئەم ئاڵۆزیانە ئەگەری پێکدادانی نێوماڵی شیعە لە ڕێگەی سەربازیەوە هەیە ئەگەرێکی پێشبینی کراوە؟ من پێم وان نییە کە بگاتە ململانی پێکدادانی سەربازی بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودەدا بریتە لە قوڵبوونەوەیەک و لە دابشبوونیی گەورە لەناو ماڵی شیعە و جۆرێک لە جۆرەکان ئەبینین لەلایەن سەدرەکان و حتا لەلایەنگرانی مالیکیەوە و حەشدی شعبی لەلایەکی دیکەوە تون و تۆڵیەکی زۆر هەیە لە نێوانەدا ئەوەی کە ڕوودەدا لە عێراق بەشێکە لەوەی کە بە شێوەیەکی گشتی ڕوودەدات لە نێوان ئەمریکا و ئێران چونکە ئێستا ئەوان دانوستان بەیەکەوە دەکەن ئێران لە هەموو ئەو شوێنانی کەوا لە عێراقە دەسەڵاتی هەیە پێی وایە بەشەکە لە ئاسایشی نیشتیمانی خۆی بۆیە هەوڵەدات هەر هەنگاوێک لە عێراق ئەنجام بدات تاوەکو بتوانێت دەستکەوتێکی زیاتر لە دانوستانەکانی لەگەڵ ئەمریکایە بەدەست بێنی حتا لە بابەتی سووریا و یەمەن و ئەمانە کارتێکن بەدەستی ئێرانەوە لە ناویشانە عێراق و کۆمەڵە لایەنی عێراقی کە بەڕاستی وەلایەن بۆ ئەوان هەیە بۆیە ئەم کێشەیە ئەو بەتەنیا کێشەیە کە
ڕەهەندێکی ناوخۆیی نییە لە عێراقدا ڕەهەندی نێودەوڵەتیشی تایە ئەکتەری دیکەش تێدا هەیە بۆیە ئەتوانین بڵین کەوا ئێران هەوڵەدات کاریگەری هەیە ئێران دەوڵەتێکی بەهێزیشە ئەتوانێت گۆڕانکاری لە هاوکەشە سیاسەکانی عێراقدا بکات و پاش هەفتەی داهاتوو کە گفتوگۆ و دانوستانەکان تەواو دەبێت لەگەڵ ئەمریکا ئەو کاتە ڕەنگە گۆڕانکاریەک ڕووبدا لە عێراق. باشە زۆر بۆچوون هەیە کە باس لەوە دەکرێت ئەم کێشەیە گەر بەڕواڵەت لە نێوان سەدر و مالکیە بەڵام کێشێکی قوڵی نێوان مەرجعیەتی نەجەف و قومە پێتان وایە ئەمریکا بەرامبەر بە هەوڵەکانی ئێران لە عێراق هەروە دەستەوەستان دەوەستێت؟ نەخێر ئەمە ئایکەوە باز دەکرێت هەندێک لایەنن کە لە چوارچەوەی هەماهنگگی دەڵێن لەوەی ئێران دەستێوەردان ناکات لە کاروباری ناوخۆی عێراق بەڵام من پێم وایە ئێران بە جۆرێک لە جۆرەکان وازی لەو دۆستانەی هێناوە کە پێشتر هاوپەیمانی لەگەڵان بوو لەگەڵ عێراقدا بۆیە ئەو دانوستانی کەوا ئێستا ئێران دەکات لە ئەمریکا پێی وایە هەندێک لایەن لە عێراقیە قورسایی و بارگورسییان بۆ ئەو دروست کردووە بۆیە ئەگە باردۆخەکە بەو شێوازە بەردەوام بێت وەکۆی من تێبینی دەکەم ڕەنگە هەندێک دەستێوەردان لە ناو شیعەکان خۆیاندا هەبێت و لە قۆناغی داهاتووە ڕەنگە ببینین کەوا بەشێک لەو کەسانی کەوا لەسەر ئێران حسابن لە ناو چوارچەوەی هەماهەنگی ڕەنگە بە جۆرەکان هەڵوێستێکی وەرگرن. باشە پێتان وایە کە نزیکترین سناریۆ یا بەهێزترین بژاردە لە بەردەم پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق و چارەسەری دۆخی چەقبەستووی سیاسی لە وڵاتە کامەیە چی دەبێت؟ بەڕاستی حکوومەت لە ئێستا ئەو پێشوازی نیە ئەو دەسەڵاتی نیە ئەمەمان دەبینین کەوا لە شوێنە جیاوازەکان پێم وایەکەوە چارەسەر بریتە لە دەست پێکردن بە چاوەڕێکردنی ئەوەی کەوا ئێران لەگەڵ ئەمریکا چی دەکات بەڕاستی سەدر ئەوێت کەوا کاتێک دەنیشان کرێ بۆ هەڵبژاردن و دەخوازێت کەوا بەشێک لە پەرلەمان کە حتا وەکو ئەگە کشاونێتەوە ئەتوانن ئەیانێ کاریگەریان هەبێت و بە جۆرێک لە جۆرەکان با بڵین کێشەکە بە ئاراستی ئەوە ئاڕوات کە کازمی حکوومەتەکەی درێژ بکرێتەوە هەتا وەکو هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە ئەکرێت و پرۆسەکان بڕاتە ڕێوە لە ماوەیەکی دیاریکراودا هەڵبژاردنێکی دیکە بکرێت و پەرلەمانش ڕابوەستی ئەمە ڕەنگە چارەسەرێک بە ڕووبدا. بەڵێ بەڕێز فەلاح زەهەبی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24